هەمیشە ئێمە وەکو پرۆگرامەکەی خۆمان ویستومانە ئەو کەسانی کە توانایشانەیە یاخۆ کەسانی کە خزمەت ئەکەن لە هەر بوارێکی جیاوازا بێ ئێمە بتوانین بینینە پرۆگرامەکەمانەوە بتوانین گفتوگۆی لەگەڵاکەین و بە بینەرەکانیشمان زیاتر ئاشنای بکەین. جا ئەمڕۆ یەکێ لەو بەهرەمەندانەمان لایە کە وەکو کاری میوزیک بە کۆمەڵێک کەلوپەلی جیاوازتر کار بە میوزیک ئەکات و کۆمەڵێک دەنگی جیاواز دەرەکات و هەروانە شاگەر ئێستا بینەری بن ڕۆژانە بەرکەوتنمان هەبووە لە بەردەم سەرای سلەیمانی کە بە چەند پارچە میوزیکە خەڵکانێکی زۆر لێ بینەری بوون و بینیویانە ئێمەش پێمان باش و بینینە ناو ستۆدیۆ خۆمان گفتوگۆی لەسەر بکەین ئەویش کاکەتایە وەکو بەهرەمەندێک کە بەڕێزیان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوونەتە شاری سلەیمانی و ماوەیەکە لێرە بەردەوامن. کاکەتا بەخێر بێت و بەیانی باش. سڵاوتان لێ بێبانی ئێوەش باش. زۆر بەخێر بێ. خۆشحاڵ بووینەم بەیانی لای ئێمە میوان بووین. ئێمە هەمیشە وەکو دەستگای میدیایی کورسات و پرۆگرامەکەی خۆشمان هەمیشە دەستخۆشی لەو کەسانەکەین کە خزمەتی شارەکەمانەکە یاخۆ بتوانێت بە شێوەیە لە شێوەکان ڕێز لەم شارە بگرێت و بتوانێت کۆمەڵە کاری جوانی بۆ بکە. ئەو ماوەی چەند ڕۆژێکی زۆرە ئێمە مانگێکە بێت کە لە شاری سلەیمانیت و خزمەتەکەیت و لە بەردەمی سەرایە و خەڵکانێکی زۆر ئاشنا بوون بە میوزیکەکانە. تۆ کەی هاتیتە ئێرە و چۆن دەستت کرد بەم کارەی خۆت؟ بەڵێ من ناوم عەتای قانعە، خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانم، 5 کیلۆمتری شاری سەقز خەڵکی گوندی ماڵقەرەنیم. بەڵێ بەخێر بێت. 5 کیلۆمتر لە شاری سەقزۆ دوورە. یخوا بەخێر بێ. جا چەند ساڵە کاک عەتا سەرقاڵی ئەم ئیشە با بڵێن جیاوازەی لە بواری مۆسیقا؟ بەڵێ من بە سازی ئەسڵی مەسەلەن بە کەمانیا نەی 7 ساڵەکە موسیقی کارەکەم. یعنی سەرەتا بە کەمان و نەی دەست پێ؟ بەڵێ بە شتە ئەسڵیەکان. هەروە من چون خۆم کشاوەرز بووم مدەتێ زەحمەتکێش بووم بەم خاکە ناز و بەم بێڕ و بێڵاستن و شتە کەمانم دروست کردووە کە لە کوسە و شەقامەکەنە مەسەلەن ساڵێ من 2 مانگ ئەم کارە ئەکەم کە وەکو پەیامێک کە وەکو ڕاگەاندنێکە با خەڵک من بەم شتە سادانەیە هونەر دەرە بڕم خەڵک بینەرم هەیە خەڵک بتوانێت لە ڕێ عەسڵیەوە بە کەمانی عەسڵی بە سازەکان مامۆستای باش هەیە ئەلعانەکانی بسن هونەر ئیدامە بن هەروە بۆ ڕاگەاندنێکە کە بۆ تەمیزکاری پاکەوانی شارەکەیە بۆ ڕێزگرتن لەو کەسانەیە کە تەمیزکاریەکەن بۆ ئەو کەسانە. زۆر باشە. جا با ئێمە و بینەرەکانیشمان ئێمە چەند کەلوپەلێکی جیاوازیێنەوە هەم لە گسک و کۆمەڵە کەلوپەلیکە جۆمان لە پارچەی میوزیک بێت. زانین چیمان بۆ دەسەر هەمە کە ئیبن خۆڵ ڕێژێکی سادەیە. بەڵێ ئەگەر هاوکارانم زیاتر شانی بن بۆی کە بینەرەکانمان زیاتر ببینن زۆر باشە. تۆ بەردەوام بە فەرموو.
خۆ دەستت خۆش بێت زۆر زۆر سپاس زۆر جیاواز بوو ئێرانی بیسەران دەستەکانە خۆش بێت چۆن دەستت کرد بەوەی کە ئەم ئامێرانە لەم کەلوپەلانە دروستکەی کەس پێی وتیت کە شتیارمەتیت با یاخۆت هەمووی بیرۆکەی خۆت والله هیچ کەسە پێی نەوتم چون خۆم چەپەم ئەو کەسانێک کە موسیقی کارەکەن بە ڕاستە لیێن من خۆم بە چەپە ئامێر دروستەکەم بۆ خۆم کەسێکی تر ناتوانانی وەکو خۆم دروستی کە بە چەپە چون خۆم چەپەم ئەم گزک و خاکە نازە نێکەوە خۆڵ ڕێژەکەەوە شتێکی ئاساییە وەێ بۆ ئەو کەمانە خۆم ئەمانم دروستکردن مەسەرەن لە گۆچان دووسم کردووە لە بێڵاسن هەر کەمانم دروست کردووە لە خۆڵ ڕێژیش خۆ بینەوە نێم دروست کردووە بە بەفرماڵ سازم دروستکەوە زۆر بە ئەوەی وەسایی دەستی زەحمەتکێشە من سازم دروستکە ڕێزم گرتووە لەوان دەستەکانە خۆش بێت سپاس ئەوە خۆشیە چکە هەمیشە ئێمە شانازی بەوانەوەکەی کە ژینگە دۆستن کە هەمیشە ژینگە ئەپارێزن هەمیشە هەوڵیان ناوە لە ڕێگەی کارەکەی خۆیانەوە پارێزگاری لە پاک و خایەنی شار بکەن و وە گسک و خۆڕێژیش ئەوانە هەمیشە کاری پێکەن لەسەر شەقامەکان و ڕێزمانەی بۆ تەواوی ئەو کارمەندە بە ڕێزانە ئەمەی تۆش کارێکی زۆر مرۆیە زۆر دەستخۆشی لێکەین سپاس بۆ تۆ بۆی کاتەکانمان زۆر بین بۆ بزای بەم گسکە کەمانە دروست کردووە بەڵێ ئەوەڵا بۆ ئەتوانین پارچەیەک میوزیکمان جۆ لێ فەرموو من ژەنیەرێکم خەڵک تەواوی ئەڵێ ئەمە تەسی لە ناوە ڕەخسیتە سەری باوەڕ ناکەن تا دانی باوەڕەکە 50 دانی باوەڕ ناکەن ئەخ دەیانوێ نزیک بنەوە بتوانن تاو لەوە تێ بگەن بەڵێ ئەرۆڵە مەسەلەن ئەوە بە خەڵک باش باوەڕەکە خۆمم خۆش بێت زۆر زۆر سپاس ئەو بەشەی هەر هی کەمانە وایە بەڵێ هەروە هی کەمانە چۆنە فەرمووی ئاڵە هەم ئارشەکە هی کەمانە ئەینامانی تری تەواوی ئەیژەکان هی چییە لە چی دروست کردووە ئەو سیمەکانی هەری کەمانە باشە تۆ ئێستا لەگەڵ ئەوەی کە خۆت ئامێرەکان دروستەکەی جوانیش ئەیژەنیت ئەم ژەنینە لە لای کێ فێر بوو چۆن فێری بووی وەڵا ئەو ژەنینە من چون بڕێکاری کشاوەرزی مەسەرەن بۆ مشکڵاتی زیندگی بۆ ئەو من نەمتوانانی چون بۆ لای مامۆستایەکی باشکە فێرم کە هەراوە بۆ پرسیار و سوعالی بۆ بەعزەزارێ چوون بۆ لای مەسەلەن
بۆ کۆکەکان چۆنم من دەستگاکانی پێ لێبم لە چکۆکێکە لێم دەستخۆشیەکەم لە ڕەحیمی بریازی خەڵکی شاری هینە ڕەبەت هینە مەهاباتە دەستخۆشی لێ ئەەکەم کە ئەو توانیوێتی من فێر بکات کە توانیوێتی جوان ئەو کۆکانە بە من بڵێ دەستخۆشی لێ یەکەم کاک ڕەحیمی بریازی و مامۆستایکی گەورە مامۆستایکی بەتوانن کە لە زۆربەی شارەکان کلاسی داناوە ئامۆزشەیە. ئێستا تۆ یعنی ئەتوانی بە نۆت لێی بێ؟ بەڵێ ئەروەڵا بە نۆتیش تا حدودێک کارم کردووە. چێ فێری ئەوەی کردیت نۆتەکە؟ وەڵا بۆ نوێتەکەی کاک ڕەشیدی حەیدەری خەڵکی شاری بۆکانە ئامۆزشگای هەیە من دەستخۆشیەکەم لە کاک ڕەشید حەیدەری کە ئەو ئینسانێکی بەتوانایە لە نۆتە کاری کردووە هەمووی کتێبەکانی کە لە نۆتە گوڵژێری کردووە بە نۆت کاری کردووە من دەستخۆشیەکەم لە کاک ڕەشیدی حەیدەری دوو دانە کتێبی بە ناوی ژیلەموو نۆتەکانی چاپ کردووە کە مامۆستای گەورە وتوێتی مامۆستا حەسەن زیرەک مامۆستا محەممەدی ماملێ مامۆستا ناسرە ڕەزازی کە دوو دانە کتێب هەر کتێب 150 دانە ئاهەنگ فولکلۆرەکانی کردووە بە نۆت کە خەڵک ئەگەر بچێ بۆ لای بتوانێت لەم ڕێگەوە زوو فێری هونەری کوردی بێت. باشە کاکە تا تۆ باسیەوەمان بۆ بکە ئەم ماوەیە کە لە شاری سلێمانی کە میوزیک لێ لە ناو سەنتەری شاری سلێمانیە خەڵکانێکی زۆر لێەوە هاتی چۆکەن بۆ کاروباری ڕۆژانە خەڵکی سلێمانی چەند دڵیان بەمە خۆشەکە تۆ ئاوا میوزیکەشانی لێ؟ بەڵێ ئەرەوەڵا زۆربیان دەستخۆشیم لێکەن ئەڵێن ئەمە ڕێزی گرتووە لەو کەسانەیە کە کوزە شەقامەکان تەمیسەکە بۆ ڕێزگرتنە بۆ ڕاگەاندنە بۆ وەکو وەشەیە کە خەڵک فێری هونەر بێ ئەم برادەرە بەم ئامێرە سادەیانە چووە هونەر ئەژەنێت ئەو کەسانەیە هونەر کارەکەن لە ڕێ عەسڵۆ بچن بە کەمانی عەسڵی لای مامۆستای باش فێری هونەر بن. باشە جا باسی ئەوەت کرد بە گۆچانیش کەمانە دروست کردووە بە گسک دروستە کردووە کامیان زیاتر دەنگی لە خودی کەمانە چێ؟ وڵا بە بێڵاستن دروست بۆ فەرق ناکە تەغییرێکم تیاداوە مەسەلەن دەنگەکانی وەکو یەک نەبێ لە گوەسانە کردومە بە کەمانچە ئەم کەمانە بە کەمانچە کە دەنگی کەمانچەی ئەسڵیەیە هەروە بە بێڵاستن بە یەکسیم دروستم کردووە سازم دروست کردووە بە فەرماڵ. باشە ئەمانەی کە ئێستا تۆ بەکارێتێنەوە من حەزەکەم هەست بۆی بینەرانیش ئەماش نابن ئەگەر هاوکارانم لەگەڵ مابن بە یارمەتی جەنابتان ئەم تەلانە هەمان تەلی کەمانچەیە کە تۆ بەکارێتەوە زۆر باشە ئەی ئەمانە هەر بڕغووی بزمارە هەر بزمارە خۆت داکوتیوە ئەم سەرۆسەی بزماران عەن لەو ناوە من توانی مەشتێکی وا دروستکەم تۆ لەو ناو کە بێڵاستنە چییە بینیت مایک لە کوێ بینیت ئەسڵا شتێک دروستکە نە خەڵک بۆی دروستە بێ نە ئەو کەسان ئەتوانێت چۆنە ئێمە میشەبینی ومانە مایکەکانێن بۆ کەمانچەکە بەڵام ئەمە وارەکە لە دارەکە بەسراوە بەڵێ ئەمە شتێکی جیاوازە. ئەی باشە ئێمە زۆر جار میوزیسیانە خۆشەویستەکانیان لێرە کەمانچەیان پێ نەسبیەکان لێرەوە کار لەسەر تۆنەکانەکان تۆ ئەمە هیچ هەرسابتەیان ناوێت سابتێکی لەوانێ بڵێ مانی کڕتی کۆچیەکەم چون وەکو کەمان نییە کۆ خاڵی کات و لە کۆ خارج بێت. باش یعنی زۆریش ئەو ئامێرە تۆ دروستە کردو زەحمەتی نییە زوو ئەیا بەدەست ئەرەوەڵایەتی کۆکەکەی مانی کڕتی کۆچیەکەم دەستە خۆش بێت کۆ خاڵی ناکاتەوە. هونەرێکی زۆر زۆر جوانت هەیە داهێنانێکی زۆر زۆر جیاواز و جوانت کردو یەخوا دەست و پەنجە خۆش بەمە کە چێژە بینین و تێر ناپن لە قسەکردن لەگەڵ بەڕێزە بەڵام کاتی بەرنامەکەمان زۆر زۆر کەمی ماوە لەم بەشەیە ئەگەر ئازێت کێشی پارچەیەکی ترت حازر بێ پێشکەشمانی بکەی وەک دوا بەرهەمی ئەم بەشە ئەگەرش حازر نییە کە ماڵاوی لە بەڕێزت دەکەن پارچەیەکی تر ئەتوانی بۆمان بژەنیت؟ ئەرەوەڵا بە کەمانیە بە نییەکە بە دڵی خۆت بە کەمانەکە مادەم شتێکی جیاوازترە. ئەم خۆشی چەپەیە وتی بەس
ئای دەستەکانە خۆش دەست بێت و پەنجەت سپاس بۆ خۆش تۆ بێت. زۆر زۆر خۆشحاڵ بین کە لێرە بووی بە هیوای ئەوەی کە هەمیشە دەست و پەنجەت ڕەنگین بێت و بتانی کاری باشتر بکەیت و سپاسیش بۆی کە ماوەی چەندێکە لە شاری سلێمانی خزمەت دەکەیت و خەڵکانێکی زۆر دڵخۆشن بە تۆ کە ڕۆژانە بینێت زۆر زۆر بەخێر بێت زۆر زۆر خۆشحاڵ بین.